ئیمامی بیلالی کوڕی سعد ڕەحمەتی خوا لێ بێ دەفەرمێت من گەشتم بە کۆمەڵە سەحابەیەک بە کۆمەڵە تابعینێک ئیمامی گەورە زانا و خواناس هەمویان هەندێکیان پێ ئەکەنین بۆ هەندێکیان پێ ئەکەنین قسەی خۆشیان نەکرد بە یەکەوە بەڵام کاتێک کە شەو دەهات خەریکی شەو نوێژ بوون ڕوهبان بوون سوحبەتیان نەکرد لەناو یەکتریا قسەی خۆشیان دەکرد بەڵێ بەڵام کاتێکش کە شەو دەهات پیاوی شەو نوێژ بوون ئێمە سوحبەت دەکەین و پیاوی خەوین ئەوە جیاوازی نێوان ئێمە و خواناسانە ئێمە پیاوی تۆڕە کۆمەڵایەتیەکانین پیاوی مۆبایلین یعنی واتە بەس مۆبایلمان بەدەستەوەیە گرنگی بەوە نادەین کە پیاوی شەو نوێژ بین و ئەهلی تەقوا بین لە شەودا زۆر بەمان بەداخەوە بۆیە سوحبەتکردن قسەی خۆش دروستە بەو مەرجەی درۆی تێدا نەبێت جاری وای کەسێکە بینی پەنا بەخوا قسەی سوحبەت دەکات قسەی درۆ دەکات بەڵام دەڵێ مەبەستم وەڵا هیچ نەبوو درۆی نیسانە بە سوحبەت هۆی درۆ بکە خوا لەعنەتی لێ ئەکات نیسان بێ و یەکی چوار بێ و یەکی پێنج بێ و هەر کاتێتریش بێ کە ئینسان پەنا بەخوا قسەی کرد قسەکەی ڕاست نەبوو خوای گەورە نەفرەتی لێ ئەکات بۆیە سوحبەت ئەوە نایخوات وەڵا فڵان کەس ئەزانی فڵان کەس وای وت دوڵە وڵا بە گاڵتەوە وت گاڵتەم کرد ئەو گاڵتەیە بە درۆ حسابەکرێ سەرت ئەو گاڵتە نایخوات سوحبەتکردن قسەی خۆش دروستە بە مەرجێک ترساندنی تێدا نەبێت سەحابەکان دەفەرمون لەگەڵ پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم دەڕۆشتین پیاوێک لە ئێمە لاماندا ئیسراحەتێکی کرد خەوت حەبلێکی پێ بوو حەبلەکە بزانە هیچی بووە لەگەڵ خۆیان بوو حەبلەکە هەندێک لەوانەی کە لەگەڵمانە بوون چون حەبلەکەیان ڕاکێشا بۆ ئەو کابرا بترسێ کابراش کە خەبەری بۆ پەشۆکا و هاواری کرد ترسا کە حەبلەکەیان لە ژێری ڕاکێشا یەکسەر هاواری کرد و پەشۆکە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم لا يحل لمسلم أن يروع مسلما حلال نییە واتە حرامە حلال نییە بۆ مسلمانێک بترسێنێت کەواتە سوحبەت و قسەی خۆش دروستە بڕۆتە پشت دەرگاکە و بیترسێنی ئەمە حرامە لە خەوایە گڵاسێ سولاحی ئەوەکەیتە ملیا ئەمە حرامە لەوانە شێتیش بێ خەڵکە بۆ شێوەی شێت بووە ئەگەر شێتیش نەبێ حرامە بە سوحبەتەوە دەمانچێ ڕووکەیتە کەسێک بە چەقۆیە بە شتێکی تیژ ڕووکەیتە کەسێک ئەها فڵان کەس ئەوە بکەم بە سوحبەتەوە پێغەمبەری خوا فەرموویە صلی الله عليه وسلم هەر کەسێک بە شتێکی تیژ یا بە دەمانچەیە بە تفەنگی بە شتێ هەر بۆ سوحبەت ئەو ڕوو بکاتە کەسێک بۆی بیترسێنێ ئەفەرمێ مەلایکی خوا لەعنەتی لێ ئەکات مەلایکی خوا لەعنەتی لێ ئەکات وێ سوحبەت مەرجی خۆی هەیە هەموو شتێ مەرجی هەیە تەواو لە دنیادا تۆ ئەتەوێ ببی بە سایق مەرجی هەیە ئەم مەرجانەتیانە بێ ناتوانێت سیارە لێ خوڕی کاتێکە ژن دەهێنێ بێ ئەم مەرجانەتیا بێ کە شووەکەی ئەم مەرجانەت تێدا بێ هەموو شتێ وایە ئەچی شتێکڕی مەرجەکە تیا بێ ئەوەیە کە پارەت پێ بێ کە پارەت پێ نەبێ خەڵاش کابراشتر ناداتێ کەواتە سوحبەتیش دروستە مەرجی خۆی هەیە بەو مەرجە دروستە ترساندنی تێدا نەبێت هەواڵێکی ناخۆشە تا بە کابرایەک دەی بچڕێنێ دوایڵێ وڵا بە سوحبەت واموت ئەوە درۆیە ئەوە حەڵاڵ نییە حرامە ئاگادار بن سوحبەت دروستە قسەی ڕاست بێت و ترساندنی تێدا نەبێت بۆ بەرامبەر واتە بەرامبەر نەتۆقێنی نەیترسێنی باوکت مردووە وەڵا درۆی نیسانە دوایی پەنا بەخوای گەورە ئێستا الحەمدوللا تۆزێک کەم بۆتە بەجاران زۆر مۆدیلی بوو ئیتر یەکی چوار ئەبێ مۆبایلەکەت دابەخستا یاخود گوێت باوەڕت بە یەک شتێک نەبوایە بەڵام الحەمدوللا ئینسانی موسڵمانەگە لە خوا بترسێت درۆ ناکات چونکە درۆکردن حەڵاڵ نییە پەنا بەخوای گەورە ئەگە ترساندنی بەرامبەری تێدا بێت بەرامبەر بترسێنی ئەو سوحبەتە حرامە دروست نییە و خوا ڕێگای پێ نەداوە بەڵێ